هەولێر مەراسیمێک بۆ بڵاوکردنەوەی کتێبی گرفتی دەروون لاوشە و کەلتوری کوردیدا سازەکرێت. کتێبخانەی حەیدەری لە شاری هەولێر مەراسیمێکی بۆ عومەر حاجی عەلی شەناغەیی ڕێخست لە کۆڕەکە نووسەر نوێترین کتێبی خۆی بە ناوی گرفتی دەروون ناساندن و بڵاوکردنەوەی بۆ کرا. لە لێدوانێکیدا بۆ قورسات مەگەزین نووسەری ئەم کتێبە باسی لە ناوەڕۆکی بابەتەکان کرد کە دەیان بەستەوە و وشەی کۆنی کوردی لە خۆ دەگرێت و وەک بابەتێکی هونەری و کەلتوری نووسراون و لایەنێکی گرنگی دەوڵەمەندی وشەی کوردی دەخاتە ڕوو کە چەندین سەدەیە بەکار هاتوون و بوونەتە کەلتورێکی گەورەی کورد. ئەوڕۆ زۆر خۆشحاڵم تەلەڤیزیۆنی کورسات کە هاتیە لێرە ئامادەجی هەیە لە ناساندنی کتێبەکەم بە ناوی گرفەی دەروون کە پێکهاتیە لە 104 بەستەی ملی. کتێبەکە زۆر ژوولی و ماندووبوونم پێوە دیتە لەبەر ئەوەی نووسینی ڕاستە سادە و ساکەرە بەرام نووسینی لەو بابەتەی کولتور و ڕەسەنایەتی و شەوزار و بنزاری بابرین گوند و لادێ و دەشتەکان کە ئەوە خۆی لە خۆیدا لە ناو ژیانی ئاژەڵداری و جوتیاری و ئەو کولتورە ڕەسەنەی خۆمان کە ناسنامەی نەتەوایەتینە ئەوانە هەموو گەلان شانازی پێوە دەکەن وەکو گەلی ئەوروپی ئەمریکی هەتا ڕووسی و لە ڕۆژهەڵاتی ناوینیش ئەمەش وەکو کورد خەزێنەکی لە بن نەهاتوومان هەیە لەو کولتورە. ئەمن وەکو قوتابیەکی ئەو مامۆستایانەی پێشە خۆم کە زۆر بابرێن خەمخۆر بوونە لەو بوارەی و ئەسپی خۆیان تاودایە ئەمنیش ئەوەندەی بەو قەلەمە بچووکەی خۆم توانی بم شتێک بکەمە دیاری لۆ کتێبخانەی کوردی و لۆ بەرهەمی ناوازەی گەلەکەم کە پڕە لە داستان و چیرۆک و پند و شعر و لاوک و حەیران و هۆرە و سیاسەمانە و ئەو بەستانەی منیش دانەبراون لەو بوارەیدا.